موچەی فەرمانبەرانی عێراق زیاد دەکرێت و هەرێمیش دەگرێتەوە. نرخە نوێکەی مۆلیدا لە کەرکووک رادیۆ دەرچوو. زانیاری لەسەر شەڕەتەقەکەی خەبات ئاشکراکرا. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. سەرچاوەیەک لە ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ژمارەیەک لە پەرلەمانتاران واژۆیان کۆ کردوتەوە کە موچەی فەرمانبەرانی عێراق بە هەرێمیشەوە بۆ ساڵی داهاتوو زیاد بکرێت. بە پێی نووسراوەکەش ئەو پەرلەمانتارانە داوا دەکەن زیادکردنی موچە پێویستە بگونجێت لەگەڵ نرخی بازار و گرانیدا. پەرلەمانتاران داواکەیان ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کردو و بڕیارە ڕەوانەی لیژنەی دارایی بکرێت بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت. دوایەوەی ڕێبواردچەها پارێزگاری کەرکووک ڕایگەیاند نرخی مۆلیدەیان بۆ ئەم مانگە لە کەرکووک کەم کردوتەوە بە پێی زانیاریەکان بڕیارەکە هەڵوەشاوەتەوە. سەرچاوێکی ئاگادار لە کەرکووکەوە ڕایگەیاند بڕیاری داشکاندنی نرخی مۆلیدا بۆ مانگەکە هەڵوەشاوەتەوە و ئەو نرخە تەنها بۆ 20 ڕۆژ دەبێت نەک بۆ مانگێک وەک پارێزگار باسی کردبوو. وتیشی دە ڕۆژەی کۆتایی ئەم مانگە دەخەنە سەر مانگی نۆ چونکە ئەم مانگە فێنک دەکات و کارەبای مۆلیدا کەمتر دەبێت. شەوی ڕابردوو شەڕ لە نێواندوو بنەماڵەدا لە قەزای خەباتی سنووری هەولێر ڕوویدا. بە پێی قسەی سەرچاوێکی ئەمنی لە شەڕەکەدا چەکی قورس بەکار هاتووە. هێزە ئەمنیەکان سەرقاڵی لێکۆڵینەوەن لە ڕووداوەکە و هێشتا کەس دەستگیر نەکراوە. سەرچاوەکە وتیشی شەڕەکە لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بووە. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشاد.